بۆچی مەسعود سەرۆکی پارتی هەڕەشەکەی ڤاڵا دەرچوو؟ لا نووسینی نیاز حامید برایم. چیا ژانی گرت مشکێکی بوو. ئەوە ڕێک هەڵسوکەوت و دەرەنجامەکانی هەڕەشە هەمیشەییەکانی مەسعودە. جەلال تاڵەبانی لە 2006 بوو پێم وایە بە نێچیری گوت بە گوێرەی و هەڕەشانەی مامت بێت دەبێت فڕۆکەی F-16 هەبێت. ئەوە هەڕەشە لە تورکیا دەکات. مەسعود ناسراوە بەوەی هەڕەشە دەکات بە گوێرەی تعلیمات کە لە دەستگای جاسووسی میتەوە بۆی دێت. دواتر ناتوانێت چارەسەری بکات لە ڕێگەی مەکتەبی سیاسی کە مەکتەبی کارتۆنی پارتیە پەشیمان دەبێتەوە. بەهۆی ئەوە لۆژیکی داواکاریەکان لە میانی هەڕەشە بۆشەکانی زۆر لاوازە و خۆناگرێت لە بەردەم یاسا و ڕێسا و دەستوری وڵات. مەسعود دەیەوێت بەردەوام بێت لە دزی و تاڵانی بۆ ماڵباتەکەی و دەوڵەتی تورکیا بە زۆری زۆردار دەیەوێت حکوومەتی عێراقی ملکەش بکات ڕێگەی پێبدەن و حکوومەتی ناوەندیش موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. بەواتایەکی دیکە بۆ مەرجی پاراستنی لەدەسەڵات لەلایەن ئەردۆگانەوە لەسەرەتی هەموو مانگێک بڕێکی زۆر لە دراوی قورس بۆ ئەردۆگان دەستەبەر بکات بۆ بەڕێوەبردننی گروپە تیرۆریستەکانی لە سووریا و کردە تیرۆریستیەکانی دەستگای جاسووسی میت لە دەرەوەی سنوور. ئەردۆگان ناتوانێت لە بودجەی دیاریکراوی تورکیا هیچ بودجەیەک بۆ کردە تیرۆریستیەکانی و شەڕی دژی شەڕوانان تەرخان بکات. بۆیە و ئەرکەی بە مەسعود سپاردووە. مەسعود بۆ دەستەبەرکردنی ئەو بودجەیە لەسەر حسابی خەڵکی کوردستان داهاتی هەرێمی کوردستان دەداتە دەوڵەتی تورکیا. لە هیچ کونجێکی ئەم جیهانە نەبووە دەوڵەتێک نەوت بفرۆشێت و بڵێ هەرزارم. مەسعود پاروی خەڵکی کردوتە بارمتە بۆ فشارخستنە سەر حکوومەتی بەغدا. لەلایەک دەیەوێت قۆڵی حکوومەتی عێراق بابدات بەوەی موچە نانێرێت و وای نیشان بدات کە ئەوە حکوومەتی ناوەندە بودجە و موچە نانێرێت. لەلایەکی دیکەشەوە و داهاتەی هەیە وەک پێشتر باسمان کرد بۆ دەوڵەتی تورکیا و ماڵباتەکەی بەکار دەبات. هەموو ئەو لایەنە بەشداربووانەی حکوومەتە کارتۆنیەکەی پارتی یەکێتی و گۆڕان وەک ماڵباتەکەی مەسعود بڕێک پارەیان پێدەدرێت هەر بۆیە ئیتفاقی گشتگیر هەیە لە نێوان هەرسێلا. هەندێ حزبی کارتۆنیش وەک بزوتنەوە و حزبەکەی کاکە حەما ئەوانی شتێکیان دەدەنێ و دەمیان چەور دەکرێت. دوایین باڵۆنی هەڕەشەی مەسعود لەلایەن خودی ئەمریکاوە فشکرایەوە. ئەمریکا لە ڕێگای باڵوێز و کۆنسوڵی خۆیەوە بە خودی مەسعودی ڕاگەیاند کە ئەوان نایانەوێت کێشە دروست بێت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئەگەر کێشەش دروست بێت خودی مەسعود لێی بەرپرسیارە و ئەمریکا پشتیوانی لێ ناکات. لە کاتی گاڵتەجاڕی ڕێفراندۆمیش بە هەمان شێوە دیسان ئەمریکا پشتیوانی لێ نەکرد و هەڕەشەکانی بوونە بڵقی سەر ئاو. پێم وایە مەسعود واز لە هەڕەشەکان ناهێنێت، لێواز لە پەشیمان بوونەوەش ناهێنێت. هەردوو چەمک لە کەسێتیدا جێگیر بووە. جێگای متمانەی کادیرێکی سادەی پارتەکەی نییە چە جای خەڵکی کوردستان و عێراق. دەیان جار لە دژی مالیکی و ئامری پێشتر هەڕەشەی دەکرد، دواتر شانی ماچ دەکردن.